سڵاوی خواتان لێبێم کاتتان باش لە بەرنمەیەکی تایبەتە لەگەڵتانین بۆ قسەکردن لەسەر کێشەکانی ڕێگەوبان بە تایبەتی ڕێگەی کەلار سلێمانی کە ماوەیەکی زۆرە گرفتی ڕێگەی کەلار سلێمانی هەیەەوە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە سەر ڕایەوەی کە بەشێکی زۆر لە چالاکوانانی ئەو ناوچانە بەردەوام لەسەر خەت بوون بۆ چارەسەرکردنی گرفتی ئەو ڕێگەوبانە بەڵام تاوەکو ئێستا هیچ بەڵێنێکی کردداری نییە بۆ تەواوکردنی ڕێگەی کەلار سلێمانی کە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو بە پێی ئامارانی هەیە نزیکەی 750 قوربانی لێکەوتەوە بەهۆی خراپی ڕێگەوبانەکان. چالاکوانان هەوڵ و کەمپین و فشاری زۆریان خسۆتە سەر حکومەت و لانە پەیوەندیدارەکان بەڵام تاوەکو ئێستا فشار و کەمپینەکان نەیتوانیوە قەناعەت یان چۆنەڵێ بۆچوونی لانە پەیوەندیدارەکان لەسەر تەواوکردنی ئەو پرۆژەیە بگۆڕێت. جگە لەوە کۆمەڵێک بابەتی دیکەی خزمەتگوزاری هەیە کە لە ناوچەی گەرمیان و کەلار و دەربەنیخان هەیە تاوەکو ئێستا چارەسەر نەکراوە فشاری چالاکوانانیش هەر بۆ مەبەستە بووە بەڵام تاوەکو ئێستا ئەم فشارانە یان ئەو هەوڵانەی کە داویانە حکومەت نەچۆتە ژێرباریانەوە. ماوەی 9 ڕۆژە چالاکوانانی کەلار و کفری و بەشێکی دەربەنیخان و سلێمانیش لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان خێمەیان هەڵداوە وەکو فشارێک بۆ سەر حکومەت بۆی کە ڕێگەی کەلار سلێمانی هەرچی زووە تەواو بکرێت کە دەوتێت تا ئێستا تەنها 155 پرۆژەکە تەواو کراوە ئەوەی دیکەی هەروەکو خۆی ماوەتەوە کە پرۆژەکەی ساڵی 2013 بووە یعنی وادەی پرۆژەکە 2 ساڵ بووە کە دەبووە لە ساڵی 2015 کۆتایی بە پرۆژەکە بێت بەڵام ئەوە نزیکەی 9 ساڵە و پرۆژەیە بە تەواو نەکراوی ماوەتەوە. ئێستاوان لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان خێمەیان هەڵداوە ماوەی 9 ڕۆژە و دەڵێن تاوەکو کاتی داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت ئەوان بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمان چۆڵ ناکەن. من کۆمەڵێک لە چالاکوانانم لەگەڵایە کە لێرە خێمان هەڵداوە و کۆمەڵێک بەشداربووی دیکە کە سەرجەمیان چالاکوانن هەوڵە دەم لەو بەرنمەیە تاوتوێی ئەو بابەتە بکەین و بزانین ئەم لانانەی کە تاوەکو ئێستا قسە لەگەڵ کردووە کەمپینانەی کە کردویانە چه ئەنجامێکی هەبووە. سەرەتاش دەچمە لای کاک ڕیڤان وانە کاکەبان لەسەر ئەو بابەتەی هەیە ئێستا لە دەربەنیخان یان لە کەلار ینی بابەتەکە گشتیە کە باسی گەرمیانەکەین مەبەستم کۆی گشتیە. ئێوە لە ماوەی ڕابردوو چەند چالاکی و کەمپینتان کردووە کە فشار بخەنە سەر حکومەت و ئەنجامی نەبووە؟ سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان لە ڕاستیان نیشتیمان لە هەموو شوێنێکەوە خوێنی لێچۆڕێت بەپێی ئەو نەزەریانەی بوون کە هەیە ئێمە نەگەیشتنتە ئەو مستەوایی کە بۆ خۆشگوزەرانی بجوڵین و چالاکی بکەین بۆ خۆشگوزەرانی. ئێمە تەنها پرسی ژیان ئەمان جوڵێنێت تا ئێستا وەکو ئەو زیندەوەرەی ئێستا لە بوونا جێی نەبێتەوە چۆن لە وڵاتانی دەرەوە کاتێک کە داگیرکەر حکوممان نەکات بە شێوەیەک لە شێوەکان ئەمان کوژێت لە ناو کوردستانی باشوورە کە حکمێکی ناوخۆیی هەیە تەنها لەبەر نەبوونی دانانی بەها بۆ ئەو ئینسانانە لەبەر بێباکی ئێمە لە ماوەی 10 ساڵی ڕابردووە کە پێویستی بە بڕیار و ئیمزایەک و لێگرتنەوەی بڕێک پارە هەبوو ئەمانتوانی گیانی 750 کەس پارێزین ئەمانتوانی وا بکەین 5,000 کەس کەم ئەندام نەبێت ئەمانتوانی وا بکەین هەزاران مناڵ بێ باوەک نەبن ئەمانتوانی وا بکەین جەرگی دایکان نەسووتێت ئەمانتوانی وا بکەین خوشکان بێبران نەبن ئەمانتوانی وا بکەین ئەو سامانە مرۆیە لە دەست وڵات نەڕوات بەڵام لەبەر ئەم بێباکیە ئەمە ڕوویاوەکە هەیە. خەتەرەکە لەمە دووا چۆنە بە پێی و ئاماری کە ئێمە ڕۆژتا ئێوارە توێژینەوە لەو مۆزوعەکەین و ئامارەکان هێنینەوە بەراوردیەکەین ئامارەکان پێمانەڵێ 10 ساڵی داهاتوو زۆر خوێناوی تر ئەبێ لە 10 ساڵی ڕابردوو. هەر ئامارێکە پێ بڵێ من کە ئەمڕۆ کردومە لە هاتوچۆی گەرمیانمان وەرگرتووە و لەم ئامارەیە ئێمە هەوڵمان ناوە تەنها کەلار بۆ دەربەنیخان تەنها ڕووداوەکانی ئەو ناوچێ وەرگرین لە ساڵی 2020 ئامارە هی ئەم ساڵ و پارە بەراوردیەکەم هەموو ساڵی پار 21 ڕوودا ڕوویاوە بەڵام تا 1/9 ئەم ساڵ 23 ڕوودا ڕوویاوە کەواتە ئێستا لە پار زیاتر ڕوویداوە کە چەندێک ماوێتی هەموو پار 35 کەس 6 کەس بوونەتە قوربانی ئەم ساڵ تا ئێستا 7 کەس بوونەتە قوربانی هەموو پار 35 کەس بریندار بووە بەس لەو بینەیە باسەکەم ئەم ساڵ 46 کەس بریندار بوون. ئەمێ بڵێم لە چەند ساڵی داهاتووە ئەم ڕێگەی وەکو ئیشیتیان ناکرێت خراپتر ئەبێت ئێمە قوربانیمان زۆرتر ئەبێت و بێباکی دەسەڵات لە مستەوایەکایە ئەتوانین بڵین ئەو ئیمتیحانە ئەخلاقی کە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە کردمان چەند جارێک ئیکمالمان کرد و هەلمان پێیان کە ئیمتیحان بنەوە ئێمە هەفتەیەکە لەویین ئەوان وان نەزانن کە ئەوانەی کە لێرەین ئێمە ئیشمان نییە کارمان نییە لە تەنیشتمەوە کاک ڕەوفە ژن و ماڵ و مناڵ و ئیشی هەیە و کرێچیشە ئەو ئەوانەی هەموو بەجێ هێشتووە لە پێناو ئەوەی کە ئیتر جەرگی دایکی گەرمیانی نەسووتێت
بەڵام دەسەڵات ئەوە نەبێ باکە نیو سەعات لە کاتی خۆی ناگرێت بێتە ژێر ئەو خێمەوە لەگەڵ ئێمە دانیشێت. ئەمە پێمان نەڵێت کە ئەبێ کاردانەوەی گەرمیانیەکان بۆ هاتنی ئەوان بۆ گەرمیان چۆن بێت. ئێمە بۆی نەڵێن بە بەرسێبەرە هاتون و لێرەش وەسییان باشە بە پێ هاتوین. ئەمە پێکوتانە چەندە بەڕێگاوە بوون 2 ڕۆژ و شەوێک. ئەم بە پێکوتانە ئەوە بوو کە ئێمە بڵین ناخمان چەندێک کوڵاوە ئەو ئاگرەی کە ئەتوانێت وزە دروستکات تا سلێمانی ناتا هەولێریش ئەمان بات بەس ئێوە لە بەردەم ئەم پرسیارە ئەخلاقیە بەجواب وەرن. باشە تا ئێستا کەس بە جواب ناتوە قسەیان کردووەوە جواب یعنی مەبەستم بەڵێنێک بۆ چارەسەرکردن هاتوون قسەیان کردووە بەس جواب ئەو جوابی کە ئێمە بۆی وەستاوین وەرمان نەگرتو. باشە کاک ڕۆف ئێمە لای بەڕێزت ینی ئەوەی کە باز دەکرێت ئەو قوربانیانەی کە لێکەوتۆتەوە ئەم ڕێگەی کە دەوتێت 155 تەواو کراوە ئەم 155 کە تەواو کراوە چەند ساڵی بەسەرا تێپەڕی و ئەمیش خراپ نەبووە تۆ ڕێگەکەی بەڵێ بە ناوی خۆی گەورە دیارە ئەم ڕێگەیە زیاتر لە 10 ساڵە بڕیار دەرچووەکەوە بکرێ بە دووسایت بەڵام ڕێگاکە خۆی لە نێوان کەلارەوە بۆ زەڕایەن پێشتر یەکسایت بووە ئێمە زانین پێشتر تاوەکو زەڕایەن دووسایت بوو ئەوەی کە دەرچووە لەم 10 ساڵەیە بڕیاری بۆ دەرچووە تەنیا نێوان کەلار دەربەنی خانە لە دەربەنی خانەوە بۆ چنارە ئەسڵان هیچ پلانێکی بۆ دانەنەداوە تاکو ئێستا هیچ تەندەرێکشی بۆ نەخراوەتە ڕوو ئەوەی کە ئاڵێن تونێلێکی ترەگەینەوەوانە ئەوانە تەنها قسەیە بەڵام لە ئەرزی واقعا کە ئێمە چوونێتە بەڕێوەداتی ڕێگاوبانەوەوانە تا ئێستا لۆتی 5 هیچی بۆ نەکراوە هیچ خەریتەیەکی بۆ نەکراوە تەنها ئەوەی ئێستا هەیە لۆتی 4 ئیشی تیا کرێ ئەوەش کە لە 155 تەواو بووە ئەوان ئەو 155 باسی ئەوەکەن بۆ نمونە جسرێک بەناو ئاوی سیروانە ئەڕوا هاتون چاکیان کردو ئەو ڕێگایە سە بەکار نایەن ینی 155 بۆ پرۆژەکەی خۆیان تەواو بوو نەکەوەی 155 خراپێتە خزمەتی وڵاتیان بە ئەوە ڕاست بکەمەوە چونکە لە 150 ئەگەر بڵێ ئەوەی چەندێک خراوەتە خزمەتی وڵاتیان بڕوان ناگەم 110 بێ لە نێوان باوەند بۆ دەرمەنی خان لە 110 نەخراوەتە خزمەتی وڵاتیان خۆی ئەو 155 لەکوێوە بۆکوێتەوە ئەو 155 ئەوان وەک پێتەڵێم حسابی ئەو بەربەستانیان کردووە کاتۆتە ڕێگەیان بۆ نمونە خانووی تیا بووە عەرزی خەڵکی تیا بووە پردی تیا بووە لەناو ئاوی سیروان بۆ نمونە پردی ئەوەی نزیکی دەربەنی خان ئەوە تەواو بووە بەڵام خۆ نەخراوەتە خزمەتی وڵاتیانەوە تا ئێستا نەکراوەتەوە ڕێگەکە نەکراوەتەوە تەنها ئاستەنگەکانیان تەواو کردو ئەوان باس لەوەکەن ئەگەر بێت و 145 تر تەواوکەن ئەنجا ئەخرێتە خزمەتی وڵاتیانەوە بۆیە تا ئێستا ئەو 155 ئەتوانی بڵێ لە 110 لە خزمەتی وڵاتیانە چونکە چەند ڕێگایەکیان تێکداوە دووبارە چاگیان کردو ئێستا بەداخۆ نزیکی 8 کیلۆمەتری بەس خۆڵە نزیک بۆ 25 بۆ 30 کیلۆمەتری چاڵ و چۆڵی و قەراغی جادەگە کە مەرجی سەلامەتی ڕێگاوان ئەوەی ئەبێ قەراغی جادە لەگەڵ خیرەکە بکوترێتەوە بۆی لە حاڵەتێکی لە ناکاوە سیادە بچێتە قەراغ جادەگە ئەوەش نزیکەی 30 بۆ 35 سانتیم بەس لە چاڵ و چۆڵی یعنی ئەگە سیارەیە تووشی ڕووداوێک بێ بچێتە قەراغ یەکسەر وەرەگەڕێ لەوێ باشە ئەو بڕیارەی کە هەبوو ینی پێشتر پێما بێت وەزیری ئاودانکردنەوە سەردانی کردن هیچ بەڵێنێکی پێتان نا بە تەواوکردنی پرۆژەکە بەڵێ وەزیری ئاودانکردنەوە چەند جار جەختی کردووەتەوە لەوەی کەوا تۆپەکەی لە ساحەی خۆی دەرکردووە خستوێتە ساحەی جێگری سەرۆکی حکوومەتەوە وتوێتی من ئێمە تەنها ئەوە نەمان لەسەرە بەرنامە و پلان بۆ وەزارەتەکەدا بنین و داوامان کردووە پارەی بۆ سەرفکرێ پارەی بۆ سەرفکراوە بەڵام پارە لە بانقەکانی سلێمانیە نییە ئەوان جەخت لەوەکەنەوە کەوا ئێستا دوو ئیدارەیەکی 157 بە 43 و تەنها بەشی موچە ئەکا هیچ پارەیەکیان نییە بۆ ڕێگاوبان و خزمەتگوزاری خەڵکی سەرفیکەن ئەی باشە ینی هیچ بەڵێنێکی بۆ تەواوکردنی پرۆژەکە ئێوە چەندێکە چاوەڕێن خەڵکی کەلار و گەرمیان و ئەوانە ئێوە پێتان نەوتون کەی بەڵێنێکە درێ کەی ئەو پارێ سەرفەکرێ ڕاستە ینی وەزیری ئاوادانکردنەوە ئەڵێ تۆپەکەی خستۆتە ساحەی جێگری سەرۆکی حکوومەت بەڵام دوجار خۆ ئەویشە بێ وەڵامی پێبێت ئایا لەلایەن حکوومەتەوە هیچ دەنگۆیەک نییە بۆ تەواوکردنی پرۆژەکە بەڵێ دیارە ئەمان ئێمەەوە تقریبن 9 ڕۆژ و 8 لێرە ماوینەتەوە تاکو ێساگە ئەوان هیچ بەندەگەواتنێکیان یعنی جددی بێت و بڕارێکی لێبەنیشی تیا بکەن و ئاگامان لێ لە ژوورەکانی خۆیانەوە وتویانە ئەمانە بێزارە بن و ماوەیەکی تر خۆیان نەڕۆن بەڵام خەیاڵیان خاوە ئێمە بەم سەریعە ئەما خۆیان وتویانە گوێمان لێ بووە منم بەیانەیەکی ئەگات پێ لەسەر ئاستی باڵا وەزیر یاخود مەبەستم حەز ناگەم بچمەوە تەفاسیلەوە ئەویان تۆ منەمەوەکو پامێک پێیان دەڵێم ئێمە هەرگیز بێزار نابین لەم چالێگە چونکە ئێوە هەر ئاوا گەرمیانەکانی هەمالەکەن و ئێمە چالاکیەکەمان لە گەرمیان نزیکی 4 ساڵە چالاکیەکەین لە گەرمیانە کەس نایە بەدەممانەوە مەجبور بیناتین لە سلێمانی ئەمان بگرین و چالاکی بکەین لەکوێ لە بەدەم نووسنگەی پەرلەمان ئەم نووسنگەی پەرلەمانە خۆ هیچ قووەتێکی نەماوە ئەبێ ئەوان پێیان خۆش بێ کۆمەڵی گەنجی چالاگوان هاتووەتە ئێرە دووبارە قووەتە دەنەوە بۆ پەرلەمانە ئەبێ پەرلەمانتارەکان پێیان خۆش بێ ئێمە قووەتە دەین بۆ پەرلەمانە نەک ئەوان ئەمڕۆ گوێم لێ بوو یەکێ لە ئەندام پەرلەمانەکانی گۆڕان بوو
شیرین خان ئەیوت ئەوانە نوێنەری ئێمە لێ ئەی باش ئەگەر ئێمە نوێنەری ئێوە بین ئەی باش ئێوە نوێنەری کێن من خۆ ڕخنەم لەو نی ینی ئەو خیتابەکەی لە هەمویان جوانتر بوو بەڵام ئەو قسەیە کە ئەڵێ ئەوان نوێنەری ئێمە لێ ئەی باشە یعنی خەڵکی چی ومێدێکی بێ باشە یەکێتی و گۆڕان لەم سنوورەیە هەموو دەساڵەتێکیان هەیە بە تەواوی یعنی ئەتوانن ئەو ڕێگایە بکەن ئێمە داوامان کردووە مانگی 5 ملیار دینار سەرف بکرێت ینی مانگی 5 ملیار دینار وەکو قستی مۆبایل وایە تۆ 6 ملیار دینارە کردومانە بە 12 مانگوی نەمان تۆ بە یەکجا پارەکە سەرف بکە هیچ معقولەیەکی تێ نییە خەڵکی گەرمان ئێمە بە نوێنەرایەتی خەڵکی گەرمان هاتوون بۆ ئێرە ئەگەر بێت ئەوان نێن بە دەنگمانەوە ئێمە هەموو گەرمانەکەین بە دوژمنیان ئەو خوێنەی کە لەو ڕێگایە چۆڕێ خەڵکی سلێمانیم دوانەوە ئەمڕۆ چوون لەناو بازار چالاکیمان کردووە وەرەقەمان تەوزیع کردووە خەڵک وتوێتی بە حیاتی نایەرم بۆ ڕێگایە بڕۆم خەڵکی وا هەیە هونەرمەند بە ئێمە وتووە 3-4 جا چوون بۆ کەلا هەر نایەرم پێ بڕۆم یعنی بۆچی ئەمە خەڵکی سلێمانی نەیە سەردانی شارەکانمان بکە لە کاتێکا لە ڕووی جوگرافیشەوە ئەم ڕێگایە بۆ تعریب زۆر خراپە شاری کفری لە 150 عەرەبە ئێستا شاری کەلار لە 130 بۆ 40 عەرەبیشی تیاگا و نیشتەجێتیایە تۆ کە عەرەب نزیکی 5-6 کیلۆمەتر لە کفری و کەلارەوە دوورە سلێمانی 150 کیلۆمەتر دوورە لە گەرمیانەوە هەر بۆ شەڕێکش بێ کاکە بۆ شەڕێکش بێت تۆ چۆن نەگەیتە گەرمیان بەچی حەقی یعنی ئەو ڕێگایە تەواو ناکەی ئەگەر ئەمە پلانێکی نێودەوڵەتیە هەر شتێکە تۆ بێ خزمەتی گەلەکەی خۆت بگەین نەک گەرمیانەکان 500 گەرمیانی لەوایە هەموو عایلەی گەرمیانی هەمووی باوکی منەوە بلایەوە کە سوکارەوە دیفاع لەم خاگاگە تۆ هیچ باکت نەبێ ئێمە لەوێ دانیشتوین دە ڕۆژە لەوێ دانیشتوین معقولەیەکیان نایان وعدێ بن یعنی زۆر بەبێ منەتانە هیچ ئەڵێ هەر باکیان نیە تەنها ئەندام پەرلەمانەکانە هەمومان نەزانین ئەندام پەرلەمانەکان دەستیان خۆش بێ بەڵام هیچ دەسەڵاتیان نەماوە هەر دێن وەکو ئێمە گلەی و گازندەکەن یعنی ئەندام پەرلەمان گلەی بکە وەزیر هاتووە گلەیەکە ئەی باشە دەسەڵات لای کیەکەواتە یعنی ئەمە شۆکو سەردەمی سەدام حوسێنە تەنها دەسەڵات لای یەک کەس ئەتوانێت پارە سەرف بکە بەداخەوە یعنی ئەمان وایان کردووە خەڵکی خۆیان بەتەواوی لێیان بێزار بێ ئێمەش یێواشەوە وودە لێیان بێزار دەبین چالاکیێکی مەدەنی وا جوان لە کەلارەوە بێ پێهاتوون بۆ ئێرە یعنی ئەمان پەیامێکی تر دەگەێنن بە مێشکی خەڵک ئەڵێن چالاکی لەم جۆرە سوودی نییە گوێتان لێ ناگیری ئەبێ بچن تونند و تیژی بکەن ئەی باشە بووەکەن یعنی من ئەگەر خۆم دەسەڵات مەبێ هاوڵاتیانم بەم شێوازە ئاوا چالاکی بکەن دێم بەدەمیانەوە هەرچی داواکاریەکەن بۆیان جێبەجێەکەم بە پێی توانای خۆم تۆ توانات نیە 6 ملیار سەرفکەی ماهی 5 ملیار سەرفکە کاکە 3 ملیار سەرفکە ئێستا چەندێ بۆ تەواوکردنی پرۆژەکە یعنی چەندی ماوەگوژمەی چەندی ئێستا من لەگەڵ عەدنان خەلیل قسەم کردووە بەڕێوەبەری ڕێگاوبانی گەرمیانە کە ئاگاداری ود و درێژی پرۆژەکانە تەندەرەکەمان دەست کەوتووە وتوێتی تەنها پارەمان بۆ سەرف لە ڕێگاکە تەواوکەین چەندێک گوژمەی چەندێکی پێویستە ئەوان ئەسڵان ئێستا تۆ 6 ملیارەکەیشی بێتێ خۆ ناتوانێت بە هەفتەیە بۆ تەواوکە هەر ئیشوکاری ئەوێ یعنی 6 ملیار بەڵێ مانگی 5 ملیارمان داوا کردووە 6 ملیار دیناری پێویستە مانگی ئەو ڕێگەی نێوان باونود بۆ دەربەنی خان 6 ملیاری پێویستە لە دەربەنی خانیشەوە بۆ سیارە تقریبەنەوەی 6 بۆ 7 ملیاریتری پێویستە کە ئەسڵەن تەندەرینی هەر بۆ نەکراوە هەر پلان و بەرنامەی نییە ئەکرێت دوای ئەمە تەواوی یەکسەر پەلی لێ بکرێ ئەوش تەندەر و بەرنامەی کاری تیاکرێ ینی ئەم ڕێگەیەیان هەموو کارەکان وەستاوە بۆ زانیاریتیان ئەمان بە حسابی خۆیان 200 ملیۆنیان سەرف کردووە تقریبەن 2 مانگ پێش ئێستا بڕیادە دەرچوو بانکی سلێمانی هەفتەی 200 ملیۆنی سەرفەکرد ئێستا 2 هەفتە و 4 ڕۆژە ئەو 200 ملیۆنەش وەستاوە 2 هەفتە و 4 ڕۆژە و 200 ملیۆنەش وەستاوە یعنی من لێرەوە بە گەرمانەکان دەڵێم ئەمان هەر ئەوەیشان وەستان هەر تەواو دەستیان ناوە ناقڕەتان و هیچ حسابێ بۆ گەرمانەکان ناکەنەوە ئێمە نوێنەری گەرمانەکانی لێرە دانیشتوین بە شەو و بە ڕۆژ خواخوامانەیەکی پێ بڵێ کاکەوە ڕێگاکە وعد من تەواوێکم وعد من پارەی بۆ سەرفەکەم یعنی خەڵک لەوە زیاتر چیوە خەڵک داوای ڕێگاوبانەکە کە سەرەتاییترین مافی خەڵکی باشە هەڵبەتە من قسەم کرد لەگەڵ پارێزگاری سلێمانی ئەو ئامادە نەبوو بێتە بەرنامەکەەوە گفتوگۆکە لەسەر ئەم بابەتەوە سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی وەڵامی پەیوەندیەکاری نەدایەوە وەلامان کادا بەشێک لە ئەندامانی ئەنجومەن ئامادە نەبوون بێن لەو بەرنمەیە قسە لەسەر ئەم بابەتە بکەن ئاگاداری کاشکار من پێشتر قسەم کرد لەسەر بابەتە ئەمان ئامادە نەبوون وەکولانی پەیوەندیدار کە لە شاری سلێمانین بێن لەم بەرنمەیە ینی هەم وەڵامی ئێوە بدەنەوە هەم وەڵامی پرسیارەکانی ئێمە پێ وایە ینی لە ماوەی ڕابردوو خەمساردی ئیداری خۆجەی سلێمانی هۆکار وە بۆی کە ئەم ڕێگەی تەواو نەکرێت بە ناوی خوا درود بۆ گیانی هەموو شەهیدان و قوربانیانی کورد و کوردستان بەخێر بێنێەوەیش ڕاستی من پێم وایە لە حاڵی حاضر ئێمە گەر واقع بینین شتێک نەماوە بە ناوی حکومەتی مؤسساتی یان دەسەڵاتی مؤسساتی ئەوەی کە لەوایە کۆمەڵێک دەسەڵاتی ڕووکەشین کۆمەڵێک دەسەڵاتن کە بۆ بەرچاوڕوونی بۆ ئەوەی بە بەرچاوی کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە بڵێن فەرموویەمە دیموکراسیمانەیە فەرمونیەمە ئەوە دەسەڵاتمانە ئەوە پارێزگارمانە ئەوە
حکومەتمانە گیناوەکو ئەوەی کە ئەوان دەسەڵاتێکیان نەبێ من پێم وان نییە دەسەڵاتیان لابێ بەدەمەوەناتنی ئەوانیش دڵنیا بە ئەوە بۆ مێژوو ئەمێنێتەوە لە سەریان ماڵە بۆ مێژوو کە خوێنی 500,000 گەرمیانی لە کاسایە خوێنی 500,000 گەرمیانی لە ئەگەر و نەگەرایە لەسەر ڕێگایە کە 6 ملیار دیناری پێویستە کە داهاتی تەنها چەند ڕۆژێکی گەرمیانە تەنها 11 ڕۆژی گەرمیانە ئەوان ئامادە نین لە داهاتی 11 ڕۆژی گەرمیان بخەنەوە خزمەتی گیانی 500,000 دانیشتوی گەرمیانەوە نەگەر گەرمیانیش بگرێ هەموو کوردستانی چونکە ئەو ڕێگایە خەمی هەموو کوردستانە هەزاران کەسەی خەڵکی شارەکانی ترەوە کارکردنی لە گەرمیانە یان بۆ نمونە هاتوچۆی لەسەر گەرمیانە ئەڕوا بۆ ئەوێ ئەم ڕێگایە مەترسیەکە بۆ سەر هەموو خەڵکی کوردستان بەدەمەوەناتنی ئەوان ئەگەر دەسەڵاتیشیان نەبێ بەڵام هەر بەدەمەوەناتنیان بۆ ئێمە ئەوە بۆ مێژوو ئەمێنێتەوە و لە سەریانە بێتە ماڵ. باشە ینی ئێوە تاکەی بڕیاتان داوە لێرە بەردەوام بن وەکو باستان کردوتان ئێمە بێزار نابین بەڵام ینی ئەمە بەردەوامیە بێ یاخود کۆتایی هەیە ئەم چالاکیەوە مانگرتنەتان. ڕاستی ئەمە مانگرتنی ئەمە لێرەدا تەنها کاتوین لە سەرەتاوە تاکو ئێستایش لەگەڵ هەموو برادرانە بەڕاوێژ لەگەڵ هەموو هاوڕێیانە لەگەڵ هەموو چالاگوانانە ئێمە چاوەڕێی وەڵامێکین و وتومانە لێرە بەردەوامە بین هەتاکو ئەوەی وەڵامێک وەرەگرین و دڵنیا بن ئەمە کۆتا چالاکی ئێمەش نابێ و چەنەها چالاکی تر کە کردومانە پێشترووە لە داهاتوی شایکەی نەتاکو ئەوەی کەگەین بە چارەسەرێک بۆ تەواوکردنی ئەو ڕێگایە چونکە بابەتەکە بۆ ئێمە ژیان و مردنە بابەتێک نییە کە بڵێن ئەمە بابەتێکی خزمەتگوزاری بێ پارکێک بێ خۆشگوزەرانی بێ ئێواران بێتاقەتیکی خۆمانی تیا دەرکەین ئەمە ڕێگایەکە من کە باوکم ێ بۆ سلێمانی هەتایەتەوە 10 جار تەلەفۆنی بۆ کە مەڵێم نەمردووی هەر بەو نەسەڵێم نەمردووی تایسە ماوی ڕێگاکە نەیکوشتویت ئەمە بابەتی ژیان و مردنە بۆیە ئێمە دڵنیا بە لەسەر ژیانی خۆمان چونکە حرمەت بۆ ژیانی خۆمان دانین و حرمەت بۆ مافەکانی خۆمان دانین هەرگیز لەسەر ژیانی خۆمان بێدەنگ نابین و هەتاکو هەیش بین دڵنیا بن هەر بەردەوامە بین لەسەر چالاکیەکەمان ئەمە کۆتا جارمان نابێ و کۆتا چالاکیشمان نابێ و لێرەشەر بەردەوامە بین هەتاکو بەدەممانەوە دێن قەتیش بێزار نابین و لە داواکردن و لە حرمەتدانان بۆ ژیانی خۆمان قەت بێزار نابین. باشە کاک ڕوان بابێمەوە لای تۆ ینی ئەوەی کە باسییان کرد لەگەڵ کاک ڕەوفا زیاتر هەم کەم تەرخەمی حکوومەت هەم ئیدارەی خۆجەی سلێمانیشی پێوە دیار بوو لە قسەکانتانە بەڵام ئەوەی کە بزانم چەند ڕۆژێک بەر لە ئێستا جارێکی دیکە وەزیری ئاوەدانکردنەوە لێرە لەم خێمەیە سەردانی ئێوەی کردووە یعنی جارێکی دیکە هیچ بەڵێنێکی نەدا بۆ داواکاریەکانیەوە. ئوستاز یان ئێستاوت سەرۆکی ئەنجومەنی مەحافەزە جوابی نێوەتەوە ئەو ڕۆژەی کە هاوڕێیان دەستیان کرد بە ڕێپێوان لە کەلارەوە بێن من چوون بۆ ئەنجومەنی مەحافەزە و قسەمان لەگەڵاگەل هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی مەحافەزە ئاگادار نەبوون کە چی ڕوویا و چی ئەگوزارێت و چۆنە و سەرۆکی ئەنجومەنی مەحافەزە بە هیچ شێوەیە ئاگای لێنەوە بۆ ئەنێ و راپۆرتم بە نێوانشان راپۆرتمان حازر نیە ئیتر یەک وەسع بوو بەزەیمان پێ هاتنەوەی ترتمە کاکە مەیکە بەدەگەدەقەی ناگە خوێنی خەڵکە با بڕوات لەبەری ئێوە کە ئەوە نەبێ کێشتان هەیەیان لە پرۆژەکە کە وەستا و جێبەجێ ناکرێن چۆن؟ ئاگان لە چی نەبوو لە داواکاریەکانی ئێوە یا لە ئەو پرۆژەی ئاگان لەوە نەبوو قەزیەیەکی زیندوی ئاوا هەیە 750 کەس لەم نیشتیمانە خوێنی بەهەدەر ئەڕوات کۆرۆنا ئەوەنە خوێنی نەبرد شەڕی داعش ئەوەنە خەڵکی مەدەنی نەکوشت بەڵام ئەمان لەبەر خۆشگوزارانی خۆیان ئاگایان لەوە نەبوو دوایەوە ئەمەکە لەگەڵ ئەنجومەنی دوایەوەی کە لەگەڵ ئەنجومەنی مەحافەزەی ئاوا قسەمان کرد وەزیر کە هاتە ئێرە دوایەوەی من گفتوگویەکم لەگەڵا کرد ماڵی ئاوا بێ هاتوتە ژێر خێمەکە و ڕوونکردنەوەیە من هەر بۆ ئەوەی کە بزانم چەند ئاگاداری قەزیەکەی ناوی کۆمپانیاکام لێ پرسی نەیزانی ئەم قەزیەیە زۆر ئیهمال کراوە و خەتای سەرەکی بە بڕوای من ئەکەوێتە سەرشانی گەرمیانەکان لەبەرەوەی تا ئێستا قوبوڵیان کردووە گەرمیانەکان قوبوڵکردنیان کرد بە قوربانی شەڕی داعش قوبوڵکردنیان کرد بە قوربانی پاراستنی قەوارەکە بەڵام ناکرێت بەرامبەر ئەو قوربانی دانانەی گەرمیان ئەمانە بێباک بن. زۆر باشە کاک ڕەوف ینی بڵێن ئەم کەم تەرخەمیانی کە باسەکرێت وەکو باسکرا ینی دەوترێت ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئاگای لێ نەبووە لەم بابەتانە و لامان کادا ئێوە ئێستا ژمارەیەکی کەمتان لێرن ئەمە تەنها چالاکوانانن یاخۆت ناڕەزایی سەرجەم گەرمیانەکانە بۆ ژمارەیەکی کەمتان دەبینرێ لێرە. بەڵێ دیارە
ژمارە یەکەم بەنسبەت منەوە ژمارە گرنگ نییە، گرنگ ئیرادە و ئەوەیەکەوە من خۆم بە 10,000 کەس بزانم هەر یەک لەو برادرانە خۆی بە نوێنەری 10,000 خەڵکی گەرمیان بەڵێ بەنسبەت ژمارەوە ئێمە شتەکەمان تەوزیع کردەوە بە هەموو شار و شارۆچکەکانە دیارە مەجموعەیەکمان لێرین و چوار دێ بۆ ئێرە و چوار دەڕاتەوە بەوەی ئەوەی چونکە ئێمە 24 سعات لێرە ئەمێنینەوە ئەمەشە ئیرادەیەکی بەقوتی ئەوێ لەبەرەوە هەتاوە نیوەڕوان بەبێ هیچ فێنکەرەوەیە شەوان بەو سەرمایە لەوێ ئەخەوین لەسەر ئەو جادەیە ئەمە ئیرادێکی بەقوتەوە بە نسبەتەوەی ژمارەمان کەمە ئێمە دوێنێ چالاکی کراوە برادرانمان لە خانەقینەوە بە پیاوتون بۆ کەلات پێش چەند ڕۆژێک لە کەلار نزیکی 100 بۆ 200 کەس لە باخی لێلا قاسم دووبارە چالاکیان کردوتەوە ئێستاش خەریکن چالاکی ئەوەکەن کە ناو بازاری کەلار دابخرێت ئێمە دوێنێ چوینەتە تێرمیناڵی شارەزوو نوێنەرمان نادۆ بۆی بایکۆتی ڕێگاگە بکرێت ئەمڕۆ چوینەتە ناو بازاری سلێمانی هەر ئەمڕۆ ئەو برادرە بیری خستمەوە دوێنێ نوێنەری زانکۆی سلێمانی ئەوانەی کە لە داخلێگان خەڵکی کەلار و گەرمانەکان هاتون بۆیە پێمان وتووە لەوێش دەستکەم بە چالاکی و بۆەوەی چالەگەرە گەورە بکەینەوە بەنسبەتەوەی ژمارەمان کەمە ژمارەمان کەم نییە تۆ سەیری وجودی ئەم خێمەیە مەکە ئەم وجودی ئەم خێمەیە لێرە ئێمە تەنها لێرەیە چالاکیەکە بڵاوگەینەوە بە ناو سلێمانیە بۆی هەموو خەڵکە بەم قەزێ بزانێ ڕۆژانە 5 بۆ 10,000 وەرەقە بەس تەوزیعەکەین لەم جادەیە بەسەر شۆفێرانە ئەمڕۆ ئەم وەرەقانە لەکوێ بڵاوەکەنەوە چی تیادا نووسراوە ئەم وەرەقانە نسخەمان لایە دواتر دەتوانم پێ بدەم بۆی بخوێنیتەوە تەنها داوای پشتیوانیمان کردووە لە خەڵکی سلێمانی بۆی بزانم ئەم قەزەیە خراپە هەر وەک پێشش بۆم باس کردی لە ناو بازارە لە چایخانەی شەعب هونەرمەندەکان یان سێ چوار جاهاتوین بۆ گەرمیان ئێستا هەر نایارین بۆ ڕێگەیە بڕۆین چونکە ڕێگایە بە شێوەیە خراپە تۆ لە دنیا بینیوتە 135 کیلۆمەتر بە 4 ساعات ببڕی لە کاتێکە هەر لە 100 بڕۆ لە 90 بڕۆ ساعات و چارێکێک پێویستە زۆر باشە بەشێک لە میوانانیش لێرەن من دەمێ بچمە لایەن ئەوانیش ینی قسەی خۆیان هەبێت بزانین ئەوانیش ینی کۆمەڵێک چیرۆکیان لایەن کۆمەڵێک بابەتیان لایە کە دانوە قسەی لەسەر بکەن حەزەکەم ینی با لە جەنابتۆ لەبەری مایکەکە لایە لەسەر ئەم ڕووداوانە چی چیرۆکێک ینی شتێکی تراژدیا بێ باسی بکە یان قسەتان چییە؟ وڵای قسەمانێمە وەکو گەنجانی کەلار گەنجانی کفری لە کەلارە بەڕێپێوان هاتوین بۆ سلێمانی زیاتر لە 135 کیلۆمەترمان بەڕێپێوان تێپەڕانوە ئەوە زیاتر لە 9 ڕۆژە لەیراکانین یەک کەس ناتوە بە دەماناکانمانەوە ڕۆژانە ئەبیسین بە خۆما حادیسە ڕوویدەدا زیاتر لە 750 کەس لەم ڕێگایە تیا چووە زیاتر لە 4500 کەس کەمەندان بووە زۆر باشە داوا لە بەرپرسانەکەین بێنە دەمانەوە زۆر باشە تۆ کەسی نزیکت بە ڕووداوی هاتوچۆ خوانە بەڵێ کەسی نزیکم بە ڕوودایە تێچوە لەو ڕێگایە ئەمەی شاروا ئەیبینێمیش ئینە و ڕێگایە حەزەکەم تۆ ینی ئەگەر قسە بکەی ئەو ڕووداوی کە تووشی بووی لەکوێ بووە چۆنی بوو سەرەتا بەناوی خۆی گەورە من بەهۆی خراپی ڕێگەوبانەوە لە بین کەلار کفریە تووشی ڕووداوم پێش 3 ساڵ بێ شێستا بۆ هۆی لە دەستدانی قاچم و من بۆیە ئەم چالاکی مەڵبژاردووە من خۆم گەنجێکیم لەو ڕێگەیە بمەتە قوربانی دووچاری هاتوچۆوە حەز ناکەم و گەنجانی وەکو منن وایان بەسەر بێ حەز ناکەم و گەنجانی وەک من وایان بەسەر بێ داواکارم لە کەسانی بەرپرس لە کەسانی باڵادەست بێن بە دەمی ئەم کەیسەوە زۆر سپاس ینی ئەم ڕووداوی کە جەنابەت تووشی بووی بەهۆی خراپی ڕێگەوبانەوە بووە یان بەشێکی دەوترێ ینی شۆفێرانیش پابەندی ڕێنماییەکان نین ینی بەشێکی هۆکاری ئەوە نەبووە یان تەنها خراپی ڕێگەوبانەکان هۆکار بەڵێ بەڵام ئەم ئامارێکەوە دریاوە 750 کەس با بڵێن 100 کەسی بە نەزانی سایقیە با بڵێن 100 کەسی بە سەرخۆشی سایقی کردو ئەی خۆ باقی خۆ ناگەڕێتەوە بۆ خراپی سایقەکان چونکە خراپی ڕێگەوبانەکەیە ئەگە خراپی ڕێگەوبانەکە نەبووە من ئێستاوان بەسەر نهات و چەندین گەنجی تر وەک من وایان بەسەر نهات و چەندین گەشتریش هەیە نزیکەی 4500 کەس بەس کەمەندان بوون و بریندار بوون لەو ڕێگەوبانە ئایا ئەم ئامارە ئەگەڕێتەوە بۆ ناسایقی یاخود بۆ مەشروب خواردن نەخێرین ئەوە نییە بەڵکو خراپی ڕێگەوبانەکەیە ئەو برادرانی یان ئەگەر قسەیەکتان هەبێت ئەگەر مایکە بدەیت بە برادری پێشەوە جەنابەت سڵاوتان لێبێ من هەواڵ محەممەد لە سلێمانیەوە لەگەڵیانم پشگیریانم ئەگەر بین سێری ناوچەی گەرمیان بکەین سێری جوگرافیای ناوچەکە بکەین ئەم گەنجانەیان توانی بە چەند شێوازێک ئەم شارانی خۆیان دەربڕن ئەگەر سێر بکەین یەکێک لە بیرێنەوتەکان لەو ناوچەوە ناوچەی حەسیرە بیرێنەوتەکانی حەسیرە یان چەند مەرزێکی گەورە لەو ناوچەیە هەیە ئەیان توانی بە شێوازێک لە شێوازەکان دەست بەسەر ئەم شوێنانە بگرین یان بتوان کارێکی پشێوی نانەوانە پشێوی بنێنە و فشارەکانیان دەربڕن بەڵام ئەگەر سێر بکەین
هاتوون بە باشترین شێوە بە جوانترین شێوە فشارەکەن لە حکومەت و بواە هەر بەم میکانیزمی ئەمان حکومەت بە زووترین کات باتایەتە سەرخەت بۆەوەی ئەم شێوازە لە دەربڕین ببێت بە کولتور ببێت بەوەی کە دووبارە ببێتەوە. ئێستا نازانم حکومەت بۆ چینیان بەدەم داواکارەکانیانەوە ئەم داواکاریانەی ئەمانەیکەن شخصی نییە یەک ئەوەیە خەمی گشتیە بۆ نمونە ئەمانە خەمی خۆیان واز لێ هێناوە خەمی خەڵک هەڵەگرن خەمی گشتی هەڵەگرن ئەوە بە زووترین کات حکومەت باتایە بە دەنگیانە یعنی مەبەست ئەوەیە کە سەرڕایەکە نەوتان هەیە بەڵام نەوت نەیتوانێت بێتە خۆش گوزارانی بۆ بەڵێ ئەوە لەسەر بابەتی نەوت قسەتان نەکردووە لەگەڵ لایەنەکانە بە تایبەتی سلێمانی ینی ئێوە وەکو دەڵی نەوتان هەیە پێم وایە بەگەرمیان ناوچێکی دەوڵەمەندیشە بۆ کوشتکاڵکردن و ئەوانە و بابەتانەش ینی جگەلەوە چەند مەرجێکی بەسەرەوەیە ئەوانە هەمووی نەیتوانیوە ئەوە بکات کە پێشنیارمان بۆ لە داهاتی ئەم مەرز و پێشنیارمان بۆ کردن بەشێک لە داهاتی نەوتەکە یان مەرزەکانی ئەوێ بگەڕێنرێتەوە جادەکەی پێتاوا کرێ بەڵام جارێ لەسەر ئاسی پێشنیار ماوەتەوە. پێشنیارتان بۆ کێ کردووە؟ بۆ ئەنجومەنی وەزیران. هیچ جوابێکیان نەبووە تا ئێستا؟ جوابەکە تا ئێستا نیە نەخێر. باش ئەو برادرانەی پشتەوە ئەگەر قسەیەکیان هەبێت یعنی هیچ چیرۆکێکتانیان لانیە لەسەر ڕووداوی هاتوچۆ لەم ڕێگەیە یان کەسێکتان نزیکێکتان؟ زۆر باشە. کاکشکار دێمە لای جەنابێت ینی ئەو برادرانە باسییان لەوە کرد لە منطقەی گەرمیان بیرە نەوتان هەیە ینی ئەمە زۆرە ڕێژەی نەو زۆرە لەو منطقانە لەو ناوچانە؟ بەڵێ ڕۆژانە 40,000 بەرمیل نەوت لە گەرمیانەوە تێپەڕێ لە گەرمیان دەرەهێنرێ و مەرزی پەروێزخان ڕۆژانە ملیارێک و 50 میلیۆن داهاتێتی ئەم گەرم داهاتانە کۆ بکەینەوە وەکو پێشتری ژوتم ماوەی 11 ڕۆژی پێویستە بۆ ئەوەی 6 ملیارەکە پێک بێنێتەوە و ڕێگایی پێتەواو بکرێ بۆ ئێمە لە بێباکی حکومت بە تەواوەتی تێگەیشتون لە بێباکی دەسەڵات بە تەواوەتی تێگەیشتون لە بێباکی ئەو پۆینتانەی پشتی دەسەڵاتیش بە تەواوەتی تێگەیشتوین کە هەمومان نەزانین کۆمەڵێ پۆینت لە پشتی حکومەتەوە هەیە زانین کێیە بۆیە دڵنیا بن ئێمە ئەگەر بەدەم ئەم چالاکی مەدەنیانەمانەوە نەیەن بەدەم ئەم چالاکیانەمانەوە نەیەن دڵنیا بن ئێمە کە ئەوانەڵێن پارە نییە و پارە لە گەرمیانەوە نایەت ئەو کاتە ئەگەر ڕێگە بازرگانیەکان ڕێگە ئابوووریەکانی حکومت داخرا ئەو کاتە زانین پارە لە گەرمیان هەیەیان نییە بۆیە ئەو ڕێگەیانەی کە بۆ نمونە مەرزی پەروێزخان کەوتم مانگانە 32 بۆ 33 میلیۆن داهاتێت 32 میلیۆن دلار داهاتێتی تەنها مەرزی پەروێزخان مانگانە نەوتی حەسیرە و ئەگەر ئەمانە کۆ بکەیتەوە وەکو پێشتر وتم 11 ڕۆژی بەسە بۆ ئەوەی کە ئەو وردەکاریانەی و ئەو توێژینەوانەی ئێمە بۆمان کردووە بە 11 ڕۆژەتوانێ و ڕێگای پێ چارەسەر بکرێ بۆیە دڵنیا بنەمە هەڵوێستی خەڵکی گەرمیان ئێستا هەڵوێستێکی مەدەنیانەیە بەڵام هەڵوێستی تونترە بێ لەبەرەوەی ئمە بابەتێکە پەیوەندی بە ژیان ڕێگەیەکیترەگرنەبەر وەکو هەڵوێست چ ڕێگەیەکی ترەگرنەبەر جگەل لەو کەمپینەی کە ئێساتان بەڵێ ئێمە جارێت چالاکیەکان جارێ دیاری نەکراوەکە بۆ داهاتووە قسەیشمان لەسەر کردووە کە ئەگەر بەدەنگەوە نهاتون بێت چی بکرێ بەڵام بۆ نمونەیەک ڕێگەداخستنێکێکە لە ئەگەرەکان یەکێکە لە ئەگەرەکان کە خەڵکی گەرمیان ڕێگەی کەلار و دەربەنی خان و من ئەمە یەکشتی تریش بە خەڵکی گەرمیان بڵێم ئەوە ئێمە ماوەی 9 ڕۆژە لێرەین و دەسەڵات حرمەت بۆ ژیانی ئێوە دانانێ و ژیانی ئێوەی هیچ گرنگیەکی بۆ دەسەڵات نییە و ژیانی ئێوە بایەخی ئەو چەند دۆلارەی نییە کە ئەچێتە باخەڵی بەرپرسەکانەوە. کاگڕۆ دێمە لای جەنابێت خۆی باسکرا پرۆژەکەی 2013ەیە ینی لە 2013 ئێوە چەند کەمپین و چالاکیتان کردووە جگە لەمەی کە ئێستاە چەند کەمپین و چالاکیتان کردووە بۆ ئەوەی کە ئەم پرۆژانە تەواو بکرێت لە ناوچەی گەرمیان؟ بەڵێ من دیارە تەنها خۆم نیم برادرانش لەگەڵمان ئەم پیاوە خۆی نزیکی 6 ساڵە کەمپینەکە بۆ ڕێگەیە ئێمە پێشتر برادرانمان لە 2012 کەمپینیان کردو بۆ ڕێگاکانی گەرمیان و بەجددی ئەوەی یشمان لەسەر مۆزوعە کرد بێ ئەوە بۆ ماوەی ساڵێکیشی لەسەرەکەین و ئەم ڕێپێوانەی کە دامانەوە بە تایبەت لە مانگی دووە تا گوێستا پلانی بۆ دانین لە مانگی دووە تا گوێستا پلانی بۆ دانین بە نسبەتەوەی کە چالاکی داهاتومان چیە بێ ئەوەی ئێمە حەز ناکەین
جارێ پلانەکانمان بۆ دەسەڵات کەشف بکەین چونکە ئێمە ئێستا پەیامێکی ئاشتیمان هێناوە بە ناو مەرکەزی سلێمانی بە ئاشتیانە پێیان ئەڵێن 9 ڕۆژ ئێمەمانمان کردووە لەوێ بە مەدەنیانە جێگەی خۆمان پاکەکەینەوە داواکاریەکی ڕەوامان کردووە کەوا ئەرک و مافی شانی خۆیانە کەوا ئەبێ ئەو ڕێگایە تەواوکەن بەڵام ئێمە هاتوین داوایەوەکەن ڕێگاگە تەواوکەن کە سەرەتاییترین مافی ئێمەیە ئەگەر ئەوان تەواوی ناگەن ئەوە ئێمە لە داهاتووە مووقفمان زۆر تونترە بێ و خەڵکێکی زۆر داوای ئەوەی لێکردوین بە توتونژی ڕێگاگە بگرین و نێڵی نەوتەکە بڕیان مەرجەکە بگرین هەر ڕێکارێکی تر کە بگرینە بەر بەڵام ئێمە وتومانە نەخێر جارێ ئومێدێ ماوە بەم دەسەڵاتە بەڵام ئەگەر ئاوا بڕوا ئەو ئومێدەی کەماوە ئێمە جایە لێرە ماوینەتەوە هەتاوەکو ئێمە لێرە بمێنینەوە کەواتە ئومێدێکەیە هەر کاتی ئێمە لێرە نەماین ئەوە بزانن گەرمیانەکانەوە هیچ ئومێدێک نەماوە لەگەڵ لە مەدەنیەتا لەگەڵ ئەم دەسەڵاتەیە ئەم مەرکەزەی سلێمانی کە ئێمە هاتوونەتە ناوی ئەگەر ئەوان ڕایشکاریان نەبێ کەسی عاقڵیان تیا بێ ئەمە خەتەرێکە بۆوان یعنی چیتر گەرمانەکان ناوەسن لە کەلات و کوفریا چاوەڕێگەن ئێوە هەر ئێهمالیان کەن و گوێیان پێ نەدەن و ئێمە ئەوەتانێت لەوێ گوێتان لێ نەگرین هاتین لە ناو سلێمانیا چالاکیمان کرد ئەتوانین لە ناو سلێمانیا فەوزاش بنینەوە بەڵام بە مەدەنیانە هاتوین لێرە دانیشتوین بۆچی نایان بەدەم داواکارێکەمانەوە یعنی تاکو ئێستا وەزیر هاتووە وەزیر ئەڵێ هیچم بەدەست نییە بەدەست جێگری سەرۆکی حکومەتە جێگری سەرۆکی حکومەت با بڵێ بەدەست من نییە با بڵێ پادە نییە بۆ تەسریح هێنادە با بڵێ من پادە سەرفەکەم بۆ ڕێگاکە یعنی ناتوانێت مانگی 3 ملیاردی ناسەرفکە بۆ ڕێگایە بۆچی ناتوانن پرسیارەکەوێ بۆچی 3 ملیاردیان نییە بۆ ئەو مەسەلێ یعنی بەڕای ئێوە هەیە و بە ئەم قسە کەواتە چییە چۆن بۆچی مەلایەنێکی سیاسی پارەکە هەیە کارێکی تر کە من بیستومە ئەوەیە کۆمپانیەکانی ناو سلێمانی چاوچنۆکانە کۆمپانیا گەورەکانی ناو سلێمانی حەز ناکەم ناوی کۆمپانیا بێنم چونکە لە بەرنامەیە جوانی ناوێ بێنیت هەمویان لە سلێمانی ئیشەکەن حەز ناگەن ئەو ڕێگایە تەواو بکرێت چونکە ئەگەر ئەو ڕێگایە تەواو بکرێت ئەوە لە مەساڵحی کۆمپانیا گەورەکانی ناو سلێمانیە نییە کە ڕێگایەکی دووسایت بکرێت تەنا ببێ بە سەعاتی نێوان کەلات سلێمانی ئەوە جوڵەی بازرگانی زیاتر دەکەوێتەوە منتیقەوە ئەمان ڕێگرنەوەی لەگەڵ بەرپرسەکانە بەرکی لەدەن ڕاشوەدەم بۆی نایڵنەوە ڕێگایە تەواو بکرێت ئەگینا چی شتێ ڕێگرێت لەو ڕێگەیە تەواو بکرێت پارەی ئەم وڵاتە مانگی پێشوو ملیارێک و 100 میلیۆن دلار داهات ئەم وڵاتە بووە تەنها 600 میلیۆن دلاری درەوە بۆ مچ یعنی چی تۆ 6 میلیۆن دلارت نییە بۆ ڕێگەیە تەنها 200 متری 120 متری لەولێرە 4 میلیارد دلاری تێچووە 80 کە دەتوانین ڕێگای کەلات سلێمانی پێتەواوگەی بۆچی پادە نییە بۆ ڕێگەیە یعنی گەرمانەکان ئەوەنە بێقیمەتن لەلای حکومەت نەتوانن تەنانەت 50 میلیارد دلاریان بۆ سەرف بکەن یعنی ئەم بەس بڕۆینەوە بۆ گەرمیان ئەگەر بێت و وەڵامان نەدرێتەوە هەموو خەڵکی گەرمیان ئەگەین بە دوژمنی یەکێتی و گۆڕان کەوا نایان بەدەم چالاکەکانی ئەمەوە لاڵبژار نابێ باچی قودس بدەن بە تایبەت کە وەزیری دارایی و ئاوادانکردنەوە لە ناو دوو کەوانەیە پێم وتون پەیامە بۆ گەیان و توماگە لە ئەنجومەنی وەزیرانە کە دوێنێ بوو ماگە شەڕ لەسەر مافەکان ئێمە نەکەن ئەو لە ساعت 12ی کە دەنگ داماوە ئەبێ بیکەین لە ساعت 0 زۆر باشە کەگریڤان ئێمە لای تۆ ینی لە کاتی هەڵبژارنەکانە بە تایبەتی کە باسکرا چ بەڵێنێکتان پێدراوە ینی بەڵێنتان پێدراوە بڵێن وەکو ئەوەی کە دەوترێت تەنها قسە نەبێ ینی بەڵێنی کردداریتان پێدراوێ بۆ تەواکردنەوە پرۆژەیە ئەوساز منەمێ هەنێ پرسیار هەبوو بەسەر هاوڕێیانە ڕۆژ حەزەکەم جوای بموو یەکەمیان وتێ بۆ ئێوە لێرە عادەتتان کەمە بۆ ژمارە ئەگەر ئێمە بێن نێرە برادر هاتووە لێرە بە هەموو ڕسمەکان ئەگەڕا وتێتی بۆ ڕسمی کاکەم تا هەڵنەواسیە کەوتۆتە گریان ئێمە نردومانێتەوە لەگەڵمانە لێرە بۆ براکەی 6 ساڵ کەمپینی ئێرەی کردووە هەموو دەقێ بەدیان ڕسمی براکەیەوە گریا ئێمە نردومانێتەوە ئەو هاوڕێمان هێناوە ئەوە وەسعیمانەوەی لە دەرەوە و هیچ کەسێک تەکلیف لە تعزیێبار ناکات ئێمەڵێ 750 شەیدەیە لەو ڕێگەیە ئێمە بڵین لە تعزیە دامەنیشن وەرن بۆ ئێرە لەگەڵمانە کەمپینکەن ئەستەن پرسەکە لە ئێمە لە گەرمیانیەکانە کە بۆ نایان بۆ ئێرە یان پرسە ئەخلاقەکە لە بەرپرسەکانە کە بۆ نایان بۆ ئێرە ئەم پرسیارە بە بڕای من هەڵەیەکی تایە وە جوابانەوەگەشی قورسە کە ئێمە ڕوو لە کێ بکەین دوای ئەوەی کە تۆ ئەڵەی بۆچی بەڵێنیان ناوەیان وەزیر هاتوتە ئێرە من ئەمێ ئەوەش ڕاستکەمەوە کە 2013 بڕیار دەرچووە بۆ ئەوی دووسایت بکرێ نزیکەی 12 ساڵ پێشەوە کەمپین بۆ کرا بۆ ئەو بڕیارە ئەو بڕیاری کە بڕیاری بۆ دەربچێ پرۆژەکە بچێتە بەڵێ لە 2000ەکانەوە لە کەلارە مزاهرە ئەگرێت بۆی ئەو بڕیارە بدرێت کە درا بڕیارەکە 2012 درا 2 ساڵ پارەیانە خواری بەخا دوایی بە بیانی شەڕی داعشەوە دوایان خست تا ئێستاش تەواو نەبووە یعنی ئەوەڵێن کۆمپانیەکان پارەیان خواردووە یان حکومەت پارەی نەداوە لەم نێوانەیە یعنی ئەوە کێ بە خەتا بارەزانی ئوستاز هەنێک شت هەیە تەحلیلەکەی زۆر ئاسانە هەیکەلی حکومی لێرە هەیکەلەیەکە بۆ کوڕزانەوە هەج بەرپرسێکم بینیوە ئالویا کوڕزاوەتەوە چون بۆ لای هەر بەرپرسێ تەلەفۆن لەگەڵ هەر بەرپرسێکا کردو کوڕزاوەتەوە کۆمپانیاش هیچ کۆمپانیایەکینی بزنزمانێک نییە هی دەوڵەمانێک نییە خۆی ئیشکات کۆمپانیەکان کۆمپانیای حیزبن بە کورتی و پوختی ئەگەر من بیڵێم حیزبی دەسەڵاتدار لەم زۆنە ئیتر هەر کەسێکە
بە مەساڵیحی خۆی نازانێ ئەو ڕێگەیە تاواکات ولا پێنا و بەرژەوەندی خۆی و مەساڵیحی خۆیان گەرمانیەکان ئەبن بە قوربانی ولا داهاتوودا قوربانیمان زۆرترە بێت ئێمە هاتوین ئێمە ئینسانی کوردمان خۆشەوێت ئێمە قەومین کە ئەڵێم ئێمە هاتوین ئەمانەوێت ئیتر خوێنی ئینسانی کورد نەڕژێت بە مزاهرات بڕژێت بە خۆپیشاندان بڕژێت حتا ئەگەر ئێمە مەرز بگرین سەرە لە داهاتی حکومەت بین ئێمە ئەوەشمان پێ ناخۆشە بەڵام پرسیارەکە بەو شێوەیە ئەگەر گوێم بۆ نەگری گوێتەگرم زۆر باشە دەست و خۆش بێ من شتێکی ترم نەماوە گەرەوە قسەیەکتان ما بێت میوانەکانی قسەیەکی ترتان ما بێت لەسەر بابەتی ڕێگەوبانەکە سوپاسدانەکەم بەڵە بینێرانەوەی کە گوێبیستی بوون بەشێک بوو لە ئەو گرفت و ئاریشانەی کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان ڕێگەی کەلار و دەربەنیخان هەبوو ئەو پرۆژێ تاوەکو ئێستا وەکو چالاکوانەکان باسییان کردووە تەنها 155 تەواو کراوە باقیەوەی دیکەی ماوەی پرۆژەکە 2 ساڵ بۆ کە دەبووە لە 2015 تەواو بێت ئەوە نزیکەی 9 ساڵ تێپەڕێ و تاوەکو ئێستا پرۆژەکە تەواو نەبووە ئەوان ماوەی 9 ڕۆژیشە هاتوون لە بەردەم نووسینگەی سلێمانی پەرلەمان خێمەیان هەڵداوە و دەڵێن ئەمە کۆتایی نایە تاوەکو کاتەی بەڵێنێکی 100% پێ دەدرێت بۆ جێبەجێکردنی ئەو پرۆژەیەوە تەرخانکردنی پارەی پرۆژەکە ئەوان لێرە ماونەتەوە ئەو قسانەی کە گوێبیستی بوون بەشێک بوو لە گرفتەکان و ئەو گرفتانەی دیکەش کە هەیان بوو پێشووتریش باسییان کردو بە تایبەتی گرفتی تەندروستی و ڕێگەوبان و کۆمەڵێک بابەتی دیکە کە هەوڵەدەم لە بابەتی دیکە و لە بەرنامەی دیکە لەگەڵتانە بەردەوام بووم تا ئێستا کە لەگەڵمانە بوون سوپاسدانەکەم بەخواتانە سپێرم.